شاشکەین گومان بەرامبەر بە یەکتری ئازیزان و خۆشەویستان ئەمە گومان بەرامبەر خوا گیان گومانی بەرامبەر بە یەکتری من و تۆ چۆن گومان بین لەم زەمانە ئەها پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ڕۆژێک دێ ڕۆژگارێ دێ بەسەر ئوممەتەکەمە ڕاست و درۆ دوو لە ڕووجانابتان تێکەڵ دەبێ باش و خراپە تێکەڵە بێ نازانی بڕوا بە چی بکەین ئەو زەمانەی من و تۆی ئێستا تیایی ڕاست و هەڵەمان لێ تێک چووە نازانین کە ڕاست ئەڵێ هەر بڕوا ناکرێ خەڵک کە هەڵە دوێ هەر بڕوا ناکرێ گشتی تێکەڵ بووە چاک خراپ بووە خراپ چاک بووە شتەکان ئاڵۆز بووە ئەبێ ئینسان لەما زۆر وریابێ چونکە لەم شتانە پەلە بکەی تێ ئەکەوی زەرەر ئەکەی ئەبێ لەسەر خۆوی وریابی تێ نەکەوی تەماشاکەین خوای گەورە فەرمێ ڕوو بە ئێمە ئەکا فەرمێت وەکە بن حەجار ڕەضا و ڕەحمەتی خوای دێبێ ئەو ئایەتە دەیێنێتەوە فەرمیای والذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن ئەڵێ گومانی خراپ مسلمان بەرامبەر بە مسلمانی خۆی برای خۆی ئەگەر گومانی خراپ بوو ئەوە با بزانێ یەکێ لە هەرە تاوانە گەورەکانە خواگیان کە تۆماری کردو وەک ئەم پیا و چاکە فەرمێ یعنی گومانی خراپ نابێ من هەموو شتێک تو بۆم باشی چایکی هەر گومانی خراپ بەرە قەت ڕۆژێ ڕۆژان دگانی خێر نەنەمەتوە قەت نەڵێم باشی وت سبحان الله صفەتێکمان ئێمە ئینسان سە من لەگەڵ توا دانیشم من با باسی من کەم باسی تۆ نەکەم باش لای منە دانیشی منڵم پیاوە چاکە و وایە کە هەستا ئەمە وا دانیشت و ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە سبحان الله ئێمەی مرۆڤ ئاوین بەرامبەرێک یعنی ئەگە چاکەتش لەگەڵاکە زۆر جار لە سەتا هەشتاش چاک بێ بیسی خراپ بێ هەشتاکە نابینی تۆ گشتی فی سفرەکەی کورە نەوەت و نۆ چاک بێ یەک هەڵەی بێ نەوەت و نۆکە لە یادەکەی ئەتێی بەس ئەم بچکە گەورە دەکەیتەوە ئازانی مرۆڤە بەس ئەم لە دنیادا لەگەڵ تۆ بەس ئەمەی کردووە نابێ ئێمە گومانی خراپ زۆر خەتەرە ئازیزان و خۆشەویستان ئیاکم والظن ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا وریای گومان چونکە گومان لە ڕیزی درۆزنانە خوا پەناماندا و دوو لە ڕوو جەنابتانەوەی دەمانبینێ یعنی دووەمیان یەکەم لە گوناحە گەورەکان دووەم لە درۆزنان خوا پەناماندا پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی